دوێنێ سەعات سێوە من لێرەم لە یەکەوە لە سلەیمانی بەڕێکەوتوم حەقا ئەرگ نەبێت و نەبێتە بارگرانیەک هەم بۆ خۆیان هەم بۆ شۆفێران بەیانی دووشەمەیە دەوامە بۆ نمونە ڕۆژی 150 سیارە وەرەگرن ئەزێن نەبێ 150 ڕقم بنووسن و مۆر کرێ کەپس کرێ کە کاتی داوام کرا بە کارمەندێکا تەوزیعی سیارەکان کرێ ئەوەی کە ئەو ڕقەمەی پێ نەبوو حەقە نەهێڵن داغڵی ناو بەڕێبەراتی کرێ ئێمە دوو ڕۆژە لێرەین سبێنێ بەڕاستی خۆ ڕێوڕەهینەکەی کە وەک باس کراوە زۆر شتێکی ڕێکوپێک و متەزیمە و کەس حەقی کەس ناخوا بەڵام ئەوە باشترە هەم بۆ شۆفێران هەم بۆ برانی هاتوچۆ. ئێمە بەنسبەت ئەوەی کە دوو ڕۆژە لێرەین بە زمانی بە ڕۆژەوە خی گەورە لە هەمومانی قبول بکە لە براکانمان خەڵکێکی زۆر هاتووە لە شارە جیاوازەکانە بە تایبەتی لە هەڵەبجە و لە پێنجۆن و لە ڕێگایەکی دوورەوە ئێمە خۆم بەنسبەت ئەوەی لە گەرمیانەوە هاتوین ئەوە دوو ڕۆژە لێرەین داوا دەکەین لە حکوومەت ئەگەر ئەزانێ تابلوێکمان پێ ئەدەن یاخود ئەم سیارانە بێئومێد ناکرێن لەوەی کەوا شتێکیان بۆ بکرێ لەلایەن حکوومەتەوە چونکە بەڕاستی گەنجێکی زۆر ئەم سیارانی پێیە یعنی کەسی وا هەیە هەیەی و نیەتی تەنها پارەی ئەو سیارەیە کە پێێتی تێگەی 6 وەرەقەیە بە زۆر و بە نەکبەتی و بە فەقیری و بە هەژاری کۆی کردوێتەوە داوێتی بەو سیارەیە تێک تەنانەت کەسی وا هەیە بە قست کڕوێتی تەنانەت 15 گەڵا بۆ 20 گەڵا چۆتە سەر سیارەکەی و ماگانە ئەیگەڕێنێتەوە لەبەرەوەی گەنجی ئەمڕۆ ناتوانانی وەکو مناڵی مەسئول یعنی پارە لە گیرفانی هەبێ و هەروە بکات و ڕۆژێ ڕانج بکڕێ ڕۆژێەوە نەوشە بکرێ ڕۆژێ لەگزست بکرێ بەڕاستی هەیە دنیەتی ئەم سیاری پێەیە.